چرا عومەر لێپرسراوی بۆردی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ خانەوادەی شەهیداندا جەژن دەکاتەوە. لەم ڕۆژە پیرۆزەدا پەیامی نوێی یەکێتی بۆ خزمەتکردنی کەسوکاری سەربەرزی شەهیدان گەیاند کە خۆی لە خزمەتکردنی زیاتر و ئاوردانەوەی زیاتر دەبینێتەوە. لای کەسوکاری سەربەرزی شەهیدان لە یەکەم ڕۆژی جەژنی قورباندا پیرۆزبایی خۆم و هاوسەرۆکەکان دەگەێنمە بنەماڵی سەربەرزی شەهیدەکانمان و پێشتر ئێمە دابڕانێک هەبووە لە نێوان بەرپرسان و کەسوکاری سەربەرزی شەهیداندا، بۆیە ئێمە ئەمڕۆ بە پێویستمان زانی ئەو دابڕانە هەوڵی بۆ بدەین نەمێنێت و لێپرسراوی بۆردی شەهیدانی یەکێتی هەر لە یەکەم ڕۆژی جەژن چەند ماڵە شەهیدێکی بەسەرکردەوە و لە نزیکەوە جەژنە پیرۆزەی پێگەیاند و لە میانەی بەسەرکردنەوەکەدا تەئکیدی کردەوە یەکێتی وەک حیزبی شەهیدان بە ئەرکی خۆی دەزانێت بە دید و ڕوئیایەکی دیکە خزمەت بە کەسوکاری شەهیدان بکەن. زۆر سەردانی ئێمەی کردو و دەستی خۆش بێ، هەروە ئەمە یەکەم جاری نییە بێت. هیوادارم ئەمە ئاخر جاریشی نەبێ. هیوادارم ئەو بۆشاییکە لە ناو خانەوادەی شەهیدانە هەیە پڕیکەنەوە. بۆشاییەکەی ئێمە تەنها مادر نییە، بەڵکو لە ڕووی معنەویشەوە پێویستمان بەوەیە کە حیزبەکەمان پشتمان بگرێ و هەروە ئاگای لە بار و دۆخی خێزانی شەهیدەکان بێ. حیزبەکەمان حکوومەتەکەمان ئەبێ کارێک بکە کە ئێمە ئەو بۆشایەمان بۆ پڕ بێتەوە، هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویەوە. جەژنکردن لەگەڵ خانەوادەی سەربەرزی شەهیدان و ئاوردانەوەی زیاتر لێیان لای سەرکردایەتی نوێی یەکێتی یەکێکە لە ئەرکە لە پێشینەکان و هەموو هەوڵێک دەدرێت خزمەتی زیاتریان پێشکەش بکرێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.